بوونی هەیە. خاڵە لە هەر وڵاتێکدا وەک شمشێرێکی دووسەرەوان دەکرێت بە بنەمایی بە دیێنانی ئاسایشی وڵات، ئاسایشی خۆراک و زیادبوونی داهات یان بە پێچەوانەوە. بۆچی لە سەداهەشتای داهاتی خاڵە سنووریەکان کە بەناوی خزمەتگوزاریەوە وەردەگیرێت بۆ کۆمپانیاکانە؟ بە پێی زانیاریەکان 21 کۆمپانیا لە خاڵە سنووریەکان و نزیکەی 35 کۆمپانیاش لە هەردوو فڕۆکەخانەی سلێمانی و هەولێر کار دەکەن. پشکی داهاتی ئەم کۆمپانیانە زۆرینەی بۆ خۆیانە و تەنها بڕێکی کەمی بۆ حکوومەت و خەزێنەی گشتیە. لە هەندێک حاڵەتدا پشکی حکوومەت و خەزێنەی گشتی تەنیا لە 105 لە زۆرینەی حاڵەتەکانیشدا لە ڕێژەی لە 120 بۆ خەزێنەی گشتی تێناپەڕێت. کۆمپانیەکان بە ناوی خزمەتگوزاری، ڕاگەیاندنی گومرگی، دڵنیایی، مەنەفێست، سکانەر، تەعقیم، پشکنینی خۆراک و کاڵا، تابلۆیەکی کاتی و گەراجانە لە خاڵە سنووریەکان پارە کۆ دەکەنەوە. ئەمەش لە کاتێکدایە حکومەت خۆی دەتوانێت کاری ئەم کۆمپانیانە بکات. ئەمەش داهاتێکی زەبەلاحی بۆ دەگەڕێتەوە. کۆمپانیەکان بە پێی یاسا و ڕێنمایە بەرکارەکان و لە ڕێگەی کێبڕکێ و زیادکردنی ئاشکراوە گرێبەستەکانیان پێ نەدراوە، بەڵکو لەسەر بنەمای حزبێنە بووە. بە گوێرەی سەرچاوەیەک بۆ پەیام، ساڵانە کۆمپانیەکان لە خاڵە سنووریەکان زیاتر لە 1 تریلیۆن دیناریان دەست دەکەوێت. لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان چی دەگوزارێت؟ بە پێی بەداداچوونی بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان کاری قاچاقی ئەنجام دراوە و بەردەوامیشە. بۆ نمونە ئەم کاڵا و شتومەکانە بە قاچاق هێنراونەتە هەرێم: جگەرە، مریشکی بەستوو، هێلکە، جگەر، ماسی، خورما، ئۆتۆمبیلی خوارمۆدێل، چەک، ئاژەڵی سووری، ئێرانی و تورکی، مادە کوحولیەکان و چەندین شتومەکی دیکە. لەگەڵ ئەوەشدا لە هەندێک خاڵی سنووریەوە کاری سپیکردنەوەی پارە ئەنجام دراوە و دۆلار بە پسوڵەی بانکی تەزویر ڕەوانەی وڵاتانی دەرەوە کراوە. لە هەمان کاتیشدا دەواازەی سنووری هەیە، وەسڵی وەزارەتی دارایی نییە و هیچ داهاتێکی بۆ حکوومەت ناگەڕێتەوە. بۆچی بڕیارەکەی حکوومەت بۆ چاکسازی لە خاڵە سنووریەکان نەچووە بواری جێبەجێکردنەوە؟ لە سەرەتای ساڵی 2020 ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاریدا بەسەرجەم گرێبەستی کۆمپانیەکاندا بچێتەوە و هێزێکی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگەش بۆ ڕێگری لە قاچاق ڕەوانەی خاڵە سنووریەکان بکات. دوای نزیکەی 3 ساڵ لە دەرکردنی بڕیارەکان هیچ کامیان نەچوونە بواری جێبەجێکردنەوە و کۆمپانیەکان بە ناوی خزمەتگوزاریەوە لە سەداهەشتای داهاتی خاڵە سنووریەکانیان بۆ دەچێت. لەگەڵەوەشدا پێگەنانی هێزی هاوبەشی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە بۆ ڕێگری لە قاچاغی جێبەجێ نەکرا و قاچاغی لە سنوورەکان بەردەوامە. قەباری گەندەڵی و داهاتی خاڵە سنووریەکان بە پێی بەداداچوونەکان و لێدوانی بەشێک لە پەرلەمانتاران و بەرپرسان ساڵانە قەبارەی گەندەڵی لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان بە زیاتر لە 1 ملیار دۆلار مەزەندە دەکرێت. ئەگەر چاکسازی ڕاستەقینە بکرێت، داهاتی خاڵە سنووریەکان ساڵانە بۆ سەروی 3 تریلیۆن دینار بەرز دەبێتەوە. لە کاتێکدا بە پێی ئاماری حکوومەت لە ساڵی 2022دا داهاتی باج و گومرگ لە خاڵە سنووریەکاندا تریلیۆنێک و 500 ملیار دینار بووە.